چونکە بەڕاستی ئەمڕۆ زۆربەی دەوڵەمەندە چاوچنووکەکان ئەوانەی کە لەبەر سامردوونە چروک و چاوچنۆک ئامادەنین زۆربەیان یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدەن بە تایبەتی هەتیوەکان. ئەبێ هەتیوی داما و هەژار چاوەڕێی ئەوە بکەن هەندێ دەوڵەمەند لەمە ڕەمەزانە یارمەتیەکیان بدەن. ئەمە نازداری ئەوانە، ئەمە خۆشبەختی ئەوانە نەبەخوا. دەوڵەمەندەکان دەتوانن، پارەدارەکان دەتوانن بە پشتیوانی خوا فرمێسکی چاوی هەتیوەکان بگۆڕن بە زەردەخەن و پێکەنین. پێغەمبەری عزیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتۆ بە ژمارە 146 دەفەرمێ وإن الله إذا أحب قوما ابتلاهم فمن رضي فله الرضا ومن سخط فله السخط. خوای گەورە هەر قەومێک هەر کەسێکی خۆش بوێت، خۆشەویستی خوا بێت، تووشی بەڵا و ناخۆشی و ناڕەحەتی دەکات. ئەو کاتە ئەو ئینسانەکە تووشی بەڵا و ناخۆشی و ناڕەحەتی بووە، ئەگەر سپاسی خوای کرد بە بەشی خوا ڕازی بوو، خوای گەورەش لێ ڕازی دەبێ. ئەگەر ناشکری کرد و بە بەشی خوا ڕازی نەبوو، خوای گەورە لێی تۆڕابێت. ئێمە هەموو دەقەکانمان، هەموو ساتەکانی ژیانمان تاقیکردنەوەیە، بەڵام گرنگ ئەوەیە بەو بەشەی کە خوا پێمانی بەخشی و ڕازی بین. ژیانی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم پڕ لە دەرز و عیبرەت و ئامۆژگاری بۆ ئێمە. پێمان خۆش بوو ئەمڕۆ دوو خاڵ باسکەین، دوو ناڕەحەتی باسکەین لەو ناڕەحەتیانەی کە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم تووشی بووە. بەڵام ڕۆژێک ناخۆشی و ناڕەحەتی و دەرنەبڕی، ڕۆژێک ناشکوری نەکرد، ناڕازی نەبوو بە بەشی خوا، کاتێک کە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە سکی دایکیدایە باوکی وەفات دەکات. کاتێکە لە دایک دەبێ بە هەتیوی لە دایک دەبێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکە لە دایک بوو باوکێک نەبوو لە باوشی بگرێت، باوکێکی نەبوو ماچی بکا و نازی بکێشێت. ئەمە موسیبەتە، ئەمە کارەساتە. بە چاوی خۆت باوکت نەبینی. ئێمە پیاوین، تەمەنێکمان هەیە، کاتێککە باوکمان شتێکی بەسەرا دێت چیمان بەسەرا دێ؟ وەرە منداڵێک لە دایک دەبێ بێناز، باوکێک نییە نازی بکێشێ و بیکاتە باوشە و شتی بۆ بکڕێت. ئەمە بەڕاستی موسیبەتە. بۆ ئێو کەسانێک کە باوکتان مردووە وانەزان خوای گەورە ڕقی لە ئێوەیە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم باوکی خۆی هەر نەبینیوە، هەر نەیبینیوە. بەڵێ بێ باوکی زۆر قورسە خۆشەویستان، بەڵام بەداخەوە ئەمڕۆ زۆربەی هەتیوەکان بێ باوکەکان بێنازن. ڕاستەکەی ناوێنراوە لای هەندێک کەسەوە نازدارەکان، بەس بەخوا بەس نازدارین فەقیرانە. چاویان لەوەیە کەسێک 10,000یان بدات، ئێمە نازدارن فەقیرانە. ئەوانە بێنازن نەک نازدار، چونکە بەڕاستی ئەمڕۆ زۆربەی دەوڵەمەندە چاوچنووکەکان ئەوانەی کە لەبەر سامردوونە چروک و چاوچنۆک ئامادەنین زۆربەیان یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدەن بە تایبەتی هەتیوەکان. ئەبێ هەتیوی داما و هەژار چاوەڕێی ئەوە بکەن هەندێ دەوڵەمەند لەمە ڕەمەزانە یارمەتیەکیان بدەن. ئەمە نازداری ئەوانە، ئەمە خۆشبەختی ئەوانە نەبەخوا. دەوڵەمەندەکان دەتوانن، پارەدارەکان دەتوانن بە پشتیوانی خوا فرمێسکی چاوی هەتیوەکان بگۆڕن بە زەردەخەن و پێکەنین، بە زەکات، بە خێر و سەدەقە، بەڵام نایکەن. کاتێکیش کە داوای پارەیان لێکە، فەقیرێک و هەژارێک بێوە ژنێک داوای پارە لە زۆربیان دەکا، دەیەها و سەتەها ئافرەتە ئەم قسانە باس دەکا، ئەڵێ کاتێککە داوای پارەیان لێ ئەەکەین ئەڵێ بەبێ مقابل نایکەین، وەرە بۆ لامان، ئەگەر تۆمان بەدڵ بوو لەگەڵ تا دەخەوین و پارەتە دەینێ. ئەوە شتێکی واقعیە، ڕاستیە. دەوڵەمەند کوا لە جومع و جەماعەتە بینرێن،
ئیلا مەگەر کەسێکیان خوا ڕەحمی لێ کرد بێ لەبەر ئەوەی ئەو چاوچنۆکانە ئەو چروکانە ناتوانن یارمەتی باشی فەقیر و هەژار بدەن و هەتیوەکان بدەن هەتیوەکانمان بێنازن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە هەتیوی لەدایک بوو بە هەتیوی ژیا بەڵام با ئێمەش چاومان لێیان بێت با ئێمەش ئاگامان لێیان بێت با ئێمەش فرمێسکەکانیان بگۆڕین بە زەردەخەنە و بە پێکەنین. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم پیاوێ دێتە خزمەتی دەڵێ دڵم ڕق بووە قشمان دەمان ڕق بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمووی ئەگەر پێت خۆشە دڵت نەرم بێ ئەگەر پێت خۆشە ئیش و کارەکانت خوا بۆ جێبەجێ بکات دەست بێنە بەسەری هەتیوە یارمەتی بدە نەک مانگی ڕەمەزان دەست ببان سەری و بە دوای ڕەمەزانیش بکێشتە بان سەریە یارمەتی نەدەی. 11 مانگ فەقیرە چاوی لەوە بێت یەکێک مریشکێکیان بۆ بکڕێ یەکێک خواردەمەنیەکیان بۆ بکڕێ یەکێک شتێ پارەیان بداتێ. ئەگەر پێت خۆشە دڵت نەرم بێ و تەقوای تیا دروست بێ و ئیمانی تیا دروست بێ یارمەتیان بدە هەم فەقیر و هەژارەکان و هەم هەتیوەکان چونکە ئەوان بێنازن ئەوان بێباوکیان بینی و لە بێباوکیدا دەژین. بۆیە بەڕاستی ئێمە قورسە